کوردستان بە خێراتنیشی گەرمی بەڕێزان ڕێکخراوی هەنگاوی مەدەنی لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری ئەەکەین کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە و بەیاننامەیەکیان پێ دەربارەی کێشە و کەم و کورتەکانی کە ڕوبەڕووی ئەو ناوچەیە بۆتەوە بە تایبەتیش لەم ساڵەکە هەر خۆی ساڵەکە وشکە ساڵی و ئەوانیش چەندین ساڵە کێشەی بێئاویان هەیە و بەداخەوە کە هەوڵێکی زۆر درراوە تا ئێستاکانە نەتوانراوە چارەسەری پێویست بدۆزرێتەوە بە تایبەتیش بۆ پرۆژەی گۆبتەپا چەمچەماڵ کە تا ئێستاکانە بودجەکەی 132 میلیارد دینارە کە تا ئێستاکانە ئەم پرۆژەیە نەکەوتە بواری جێبەجێکردن و هەروەها چەندین بژاردەی تر لە ئێستادا هەن کە ئێمە پێشنیاریان ئەەکەین و پێشنیارمان کردووە کە ئەمان لە ئێستادا پێویستیان بە ئاون لەم ڕۆ پێویستیان بە ئاون نەک لە چەند مانجێکی تر هەنگاوێک هەیە یەکەم دروستکردنی دەبیر لەکانی شەیتان دەبیری ئینتوازی بۆ ئەوەی کە پەلەبێت بۆ ئەوەی بتوانین چارەسەری کێشەی بێئاوی ئەو ناوچەیە بکات تا پرۆژەکە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لەمڕۆ بودجەیەک تەرخان بکرێت بۆ ئاوی ئەو گەڕەکانە بۆ ئاوی ئەو ناوچەیە کە ئەوان ئێستا بێ ئاون ئەو پرۆژەی دەبیرەش کە باس ئەکرێت باوەڕ ناکەم وا بە سەریحیانی لە ماوەی مانجێک دوو مانگا تەواو بێت بۆیە ئێمە بژاردەی یەکەممان داوامان لەلایەنە بەرپرسەکان هەیە کە بە پەلە بکرێت لە چارەسەرێکی یعنی حتمی کە لە ئێستاوە دەست پێ بکات دابینکردنی ئاو بۆ گەڕەکەکانی چەمچەماڵ و هەروەها بۆ بابڕین هەموو ئەو شارۆچکانەی وەکو تەچێ و وەکو شۆڕش و هەموو ئەو شوێنانی کەوا مشکلێکی گەوران هەیە ئەوانە بۆیە ئێمە وەکو نووسنگەی پەرلەمانی کوردستان پشتیبانیەکی تەواو لە داواکانیان دەکەین کە یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە ئەڵێ تەجاوزاتێکی زۆر خراوەتە سەر ئاوی سلێمانی چەمچەماڵ دواتە دوکان چەمچەماڵ کە ئەمە سەتاسی ئەو ئاوەی بردووە کەوا تەرخان ئەکرێت بۆ ناو چەمچەماڵ بۆیە ئێمە پێمان وابێ حکوومەت ڕێکارێکی بەپەلە بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەو کێشەیە نابێت بمێنێت ئەو ئاوەی بۆ چەمچەماڵ ئەڕات ئەبێت ئاوی چەمچەماڵ بێت لەبەر ئەوە ئێمە بە هەموو شێوەیەک نووسنگەی پەرلەمانی کوردستان پشتیوانی لە داواکانیان ئەەکەین داوا ئەەکەین یاداشتی خۆ یاداشتەکەیان بەرز ئەەکەینەوانێ و پشتیوانی تەواویان لێ ئەەکەین بۆ ئەوەی چارەسەرێکی بەپەلە بۆ کێشەی بێئاوی لەو ناوچەیە بدۆزرێتەوە جارێکی تر بە خێراتنیان ئەەکەین بۆی بەڕێزیان خۆیان بەیاننامەکە بخوێندنەوانێ و ئێمە لە خزمەتی هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتیش ناوچەی چەمچەماڵ و دەوروبەریداین زۆر سپاس بەڕێزان ئێمە زۆر سوپاسی بەڕێزان زۆر سوپاسی نووسنگەی پەرلەمانی سلێمانیەکەین ئێمە وەکو گروپی هەنگاوی مەدەنی کە لە نوێنەری ڕێکخراو مەدەنیەکانی سنووری شاری چەمچەماڵ و بەشێ لە هێزە سیاسیەکانی ئەو سنوورە ئەمڕۆ هاتوونێتە نووسنگەی پەرلەمان لە سلێمانی پەیامێکمان هەیە بۆ پەرلەمان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم سەرجەم هێزە سیاسیەکان و نوێنەری ڕێکخراوەکانی یۆنامی لە هەرێمی کوردستان لە ناوجەرگەی مەملەکەتی ئەنفال و ناسوەری و شۆڕش و قوربانیدانەوە تکایە بەهانای چەمچەماڵەوە وەرن لە توێنێتی یاخنکێ بەڕێزان چەمچەماڵ کە بە پایتەختی شەیدان و ئەنفال کراوان ناسراوە 3500 وارسی شەیدی تیان نیشتەجێیە 3200 وارسی ئەنفالی تیان نیشتەجێیە 75 شەهیدی قوربانی دەستی داعشمان هەیە نزیکەی نیوەی ئەنفال کراوانی کوردستان و قوربانیەکان لە سنووری شاری چەمچەماڵە ئەم لە مەملەکەتە 30 ساڵە بێ ئاوە 30 ساڵە بێ ئاوە و هەموو ساڵێکیش و هەموو لەم بارودۆخەی هاوینانە ئێمە ڕوبەڕووی قەیرانی بێ ئاویە بینەوە ئەم مەملەکەتە 7 ناحێ و 400 گوندی لەسەرە دانیشتوانەکەی نزیکەی 200,000 کەسە ئەم خەڵکە هەموو ساڵێ بەدەست بێ ئاویەوە ئەناڵێنێ شاری چەمچەماڵ کە شارێکە ژێرخانێکی ئابووری گەورەیە بۆ کوردستان و شادەماری ئابووری کوردستانە 8 بلۆکی نەوتی تایە کوردستانی خستووەتە سەر نەخشە دەیەم وڵاتی نەخشەی جیهانی وزە ئەم مەملەکەتە بێئاوە بۆ ڕێی ڕاکێشانی غاز و نەوتی کۆرمۆر چەمچەماڵ لە ماوەی 3 مانگا گەیەنراوەتە هەولێر و سنووری تورکیا ماوەی 30 ساڵە ئاوی گۆبتەپە چەمچەماڵ نەگەیەنراوەتە چەمچەماڵ ئەم مەملەکەتە تەنانەت خۆڵەکەیشی بەرەکەت و خێرە دەیان کارگەی خشتی سوور لەوێ دروست کراوە بەڵام خەڵک ئاوی نییە لە لادەکانە قوڕیشی پێ بگرێتەوە بەداخەوە هەموو حزبە سیاسیەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرشیفی ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی شاری چەمچەماڵیان ناوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەموو ساڵێک هەموو هەڵبژاردنێک
کە ئێمە پرۆژەی ئاوتان بۆێنین کە ئێمە خزمەت گوزاریتان بۆکەین بە هەموو کابینەکانی حکوومەتەوە بەوانەی پێشووەوە لە کابینەی یەکەمەوە تا ئاگاتە ئەوەی ئێستا کە ماوەتە سەر کابینەی ئێستا بەڕێز سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی کە بزانین بەڵێنی ئەو چێ بۆ شاری چەمچەماڵ هەر لە بەڕێز کاکۆسرەت و فواد مەعسووم و دکتۆر بەرهەم و لێچیروان بەرزانی و هەموویان بە بەڵێن و بە ئەرشیف و بە نووسرا و کە عومەر فەتاح کە هەیانە بەڵێنی ئەویان داوە چارەسەری کێشەی کە ئەماوی بکەن لەو شارەدا. ئەم شارە گەورەترین کێشەی ئێستا ئەوەیە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئاوی نیە. لە ساڵی 2006 پرۆژەیەکی ئاو دەرچووە بۆ شاری چەمچەماڵ ئاوی گۆفتە چەمچەماڵی پێڵێن پرۆژەکە دیزاین کراوە دراوەتە کۆمپانیایە بجێی پرۆژەکە 132 ملیار بووە بەڵام لەبەرەوەی کۆمپانیاکە ویستوێتی کوالیتی پێداویستیەکانی پرۆژەکە بگۆڕێ وەزارەتی شارەوانی ڕێگەی نەداوە لەبەرەوەی ئیسفادەیەکی زیاترکە بزنسێکی زیاترکە نەیانێشت و ڕێگان نەداوە کوالیتی ئەو پرۆژەیە بگۆڕێ پرۆژەکە وەستاوە و پارەکەیش خوراوە بۆیە ئێمە لێرە ئەو بە پلەی یەکەم داوا ئەکەین داوا ئەەکەین لە ئیدارەی سلێمانی زۆنی سەوز کە بە پرسی یەکەم ێزانی لەو بارودۆخی کە لە شاری چەمچەماڵێ و ڕوبەڕووی شاری چەمچەماڵ بۆتەوە داوا ئەەکەین بەدەم چارەسەری ئەم کێشەیەوە بێن و داوا ئەەکەین ئەو کۆمپانیایە دەست لە چاوچنۆکی و بزنس هەڵگرێ بە خوێنی شەیدان و ئەنفالکراوانی شاری چەمچەماڵەوە و داوا ئەەکەین لە هەردوو حزب پارتی وێچێتی کە دەسەڵاتی سیاسی ئەم وڵاتیان بەدەسە واز لە ململانەی سیاسی بێنن لەسەر ئەوەی کە پرۆژەیەک دەرچێ بۆ شارێک کام کۆمپانیا قازانجی زیاترەکە و کامیان زۆرتری دەسەکەوێت واز لەو ململانی سیاسیە بێن و چارەسەرێکی بنەڕەتی بۆ شاری چەمچەماڵ بدۆزنەوە و چارەسەرەکەیش ئەوەیە کە پرۆژەی ئاوی دوکان گۆپتەپە چەمچەماڵ بهێنرێ بۆ چەمچەماڵ و هەموو چارەسەرێکی کاتی و ڕۆتین ڕەتەکەینەوە هەموو ساڵێک بە لێدانی بیر و بە هەڵکەندنی بیر و ئەمە چارەسەری کێشەی کەماوی چەمچەماڵ لاکە. ئێمە لەم گروپە 10,000 ئیمزای خەڵکی شاری چەمچەماڵمان پێ کە پێمان وایە کۆ ئاو پێداویستی ژیان و پێویستی بە ئیمزا کۆکردنەوەش نییە بەڵام وەکو ڕێکارێکی مەدەنی ئەم ئیمزانەمان هێناوە کە نوێرایەتی 200,000 کەسەکەین لە شاری چەمچەماڵ و هەموو ڕێکارێکی مەدەنیە گرینەبەر و بە حکوومەت و دام و دەستگاکانی بەربەرپرس دەزانین لە هەر کاردانەوەیەکی جەماوەری لە شاری چەمچەماڵ دروست بێ بەرامبەر بەو خەترەی لە شاری چەمچەماڵ کراوە و لە هەمان کاتا داوا لە ئیدارەی سلێمانی لە هەموو حزبە سیاسیەکانیەکەین کە بە جدی بەدەم قەزیەوە بێن و بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت و داوا لە هەر سێ هێزی پێکێنەری حکوومەت پارتی وێچێتی و گۆڕانەکەین بەڕاستی هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیە بن و لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی پەرلەمان کە ئەم پرۆژەیە ئەبێ بە زووی جێبەجێ بکرێ و فشار لە کۆمپانیای ناوبراو بکەن دەست لەمە هەڵگرێت کە ئەبێ ئەو پرۆژە ئیلا ئەم کۆمپانیایە بیکا و ئەو پرۆژە ئیلا بۆ فڵان کۆمپانیا دەرچێت ئێمە پێویستمان بە ئاوە چی ئەیهێنێ چۆن ئەیهێنێ بە شێوەیە هێنێ ئێمە ئاومانوێت لە شاری چەمچەماڵ بۆیە بەرپرسانی حکوومەتی پێشویش لە بەردەم بەرپرسیارەتی مێژویان بەرامبەر بۆ بەڵێنانی کە دایانەوە جێبەجێیان نەکردووە و لە هەمان کاتیشدا ئێمە داوا لە سەرجە ئازادی خوازان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی چالاکانی بەدەنی دەستگاکانی ڕاگەیاندنەکەین کە بەدەنگ ئەم پرۆژەیەوە بێن و ئیشکەن و هاوکارمان بن لەسەر خستنی ئەوەی کە ئێمە بتوانین فشارێکی جەماوەری چالاکی دروستکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو بتوانین ئەم پرۆژەیە بۆ خەڵکی شاری چەمچەماڵ جێبەجێ بکەین. زۆر سپاسانە. بەشێکی دەستخۆشیتان یەکەم بۆم دەرفەتەکە بۆ مەتاقەسانەوە کە ئێمە هاتوون بۆ ئێرەکی خۆم نوێنەری ئەنفالی چەمچەماڵ بە ناوی هەموو ئەنفالی چەمچەماڵ بێنم چه سەری تۆ دەنزمە شوێنەکە نانە بە دیوەکەی ترا بە دیوەکەی ترا ئای بینیە بە دیوەکەی ترا ئای بینی نانە بە دیوەکەی ترا بە دیوەکەی ترا بە دیوەکەی ترا پێشەکی دەستخۆشیتان یەکەم بۆم دەرفەتە بۆ ئێمەتان ڕستانەوە کە ئێمەتان ئەم بۆ ئێمە کردو ئیسا ئیشەکەمان بۆ نەسەر کە ئێمە من نوێنەری ئەنفالی چەمچەماڵم بە ناوی هەموو ئەنفالەکانەوە هەمووی تووڕەیە لێتان کە سوکاری ئەنفال با هەڵ نەسێلێتان با لێتان تووڕە نەبێ لەوە زیاتر ئاو نێبی خۆینەوە بە 20 ڕۆژ جارێ بە جاری وایە 10 ڕۆژ جاری دەڵێن بۆری شکاوە دەمیانێ بۆری نەشکاو ئاو نییە ئێمە بەم حاڵەت ئیدارە ناوین و لە کابینەکەی کاکبەرام و هەرەڵێن وڵا
ئاوتان بۆیە لە گۆپتەپەوە هەتا ئیسە هەر لە پارەکە خوراوە کاکە پارەکە زۆرە ئێمە پایتەختی ئەنفال و سەیدی ئەنجا ژێر و بانمان نەوت و لیرە و ئاڵتونە ئەی بۆچی بۆمان سەرف ناکەن ئێمە هەر ئەنفال کراین ئیسەش هەر ئەنفال کراین بەخوا ئیسەش هەر ئەنفال کراین ئاو نیبی خۆینەوە ئاوا نابێ ئێمە بمان چاوسێنەوە لەمە زیاتر وەڵڵا ئەنفال هەستێ هەر بەو خوایەکەمە نایە لە نێک حکومەتی لە ناو چەمچەماڵە بمێنی وەکو جاخی جاران کە هەڵسێ قایمقامیان ڕاوەنە ئێساش قایمقام ڕاوە نیم بۆتان قایمقام مەجبورە چۆ بەرپرسی چەمچەماڵە ئەبێ ئیشمان بۆ بکە ئیشمان بۆ نەکات لە ئیستەوە با چاوی دێمەوە بێ بەخوا بە پەنجە چاوی دەتێر من هەتا ئیسە خۆم بێ دەنگ کردو دەنگم کردو هەموو ئەنفالی وەڕەسێن زۆر سپاس بۆ جەنابتان گەرە و بەیانەیەک دانش بێ بە من کار بەڕێزان ئەمە 10,000 واژووی خەڵکی چەمچەماڵە کەناڵەکانی ڕاگەاندنی ئەمە 10,000 واژووی خەڵکی قەزای چەمچەماڵە کە لە بێئاوی داواکەن هیوادارین کەناڵەکانی ڕاگەاندن پێش هەموو کەس هەست بە مەسئولیت بکەن بتوانن بەرنامە لەسەر ئاوی چەمچەماڵ بکەن و هەوڵدان ڕای گشتی لەسەر دروستکەن و داوامان کردو لێرەوە سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت ئەمانە ببینین بەڕاستی ئەم قەزەیەکی جدیە چیتە خەڵکی چەمچەماڵ چاوەڕێ ناکە ئاوا بێ ئاو بێت و نەوت و غازەکەی بە ملیارەها دۆلار ئیسفادە بە حکوومەت بگەینە کە چی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئاوڕێک لەو شار ناتەوە بۆیە داواکارم لە هەموو لایەک بەبێ جیاوازی هەوڵدەن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ئەم 10,000 واژۆیە تعبیرەکات لە ڕای خەڵکی چەمچەماڵ بەگشتی لە ڕای 200,000 هاوڵاتی سنووری چەمچەماڵ و نەحیەکانی دەوروبەری Aydın Nusin bir de deska. Bir de deska Osman, bir de deska Osman. Osman Kagaso. کاکە دەستی وەش خۆش بێ